قاسمی کوڕی محەممەدی کوڕی ئەبوو بەکر قاسمی کوڕی سەیدنا ئەبوو بەکری سەدیق ڕزای خوای لێبێ ئەفەرمێ قاسمی کوڕی ئەبوو بەکری سەدیق ڕزای خوای لێبێ ئەفەرمێ بەلای ماڵی عائیشەیە تێپەڕ بووم کە هەر خوشکی خۆیەتی و خێزانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. گوێم لێبوو عائیشە ئەم ئاەتەیە خوێندەوە فەمەن الله علينا ووقانا عذاب السموم، خوای پەروەردگار لای داوین لەو هەموو ناڕەحەتی و ناخۆشیەی جەهەنەم پاراستووینی. هەر ئەم ئاەتەی تکرارە کردە و دوعایە کرد و ئەگریا. ماوەیەک لە نزیکیەوە دانیشتم چاوەڕێم کرد کۆتایی پێبێنە، بەڵام هەر کۆتایی پێنەهێنا و هەر بەردەوام بوو لەسەر خوێندنی. برایەتی لە نزیکی دانیشتۆ چاوەڕێکە ئەم خوشکە بەڕێزەی ئەم خوشکەی ڕووی کردوتە خوای پەروەردگار و بەردەوام ئەگریوە پاڕێتەوە، بزانێ لە نوێژەکەی تەواو یا لە دوعاکەی بەڵکو قسەیەکی لەگەڵەکە. زۆری لەلا دانیشتم تا مەلەل گرتمی، دوایی هەستام چوومە بازار، پێداویستیەکی خۆمم جێبەجێ کرد و گەڕامەوە. سەیرەکەم هەر بە هەمان شێوە و لە هەمان جێگاشە هەر ئەپارڕێتەوە دوعاکە و هەمان ئاەتیش تکرارەکاتەوە. ئەمە عائیشەی دایکی مسلمانانە کە خێزانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم لە دنیا و قیامەتە. ئەمە ئەو عائیشەیە کە لە حەوت طەبەقەی ئاسمانەوە خوای پەروەردگار ئاەتی ناردە خوارەوە لەسەر پاکی ئەم ئافرەتە، لەسەر پیاوچاکی، لەسەر ساڵحێتی ئەم.